هەرێک لە ئێمە کە سەردانی دوکانێکی سەوزۆ میوەی هاوشێوەی ئەم دوکانەکەین بمانێت میوە بکڕین ڕەنگە زۆر کات هەنەر مۆز لالەنگی یاخود پرتەقاڵ یاخود ترێ ئەم میوە باوانە زۆر کات ئێمە بکڕین و بیبینەوە بۆ نێو ماڵەکانمان بەڵام ئەوەی جێی خۆشحاڵی ئێستا لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە چەند جۆرێکی جیاواز میوە لە وڵاتانی جەرەوە هێندێنە هەرێمی کوردستان بۆ نمونە ئەم جۆرە میوانە کە ئێستا من زانیاریم نییە لەسەرەوەی کە ناوەکانیان چییە بۆ نەتامیان چۆنە بەوازێکە بۆیە ئەمەوێ ئەم بڕگەیە هەم من هەم ئێوەش زانیاری وەرگن لەسەر ئەم نیوە جیاوازانی کە ئێستا لە بازاڕەکانی کوردستانە هەیە بزانین ناویان چییە چۆن بەکارێت لە چه وڵاتێکەوەێنە هەرێمی کوردستان بۆیە توان تا کۆتایی بینەر بن. کەواتە بۆی باشتر زانیاری وەرگین لەسەر ئەم میوە جۆرا و جۆرە و ئەم میوە نوێیانە کە لە هەرێمی کوردستانە هەیە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر فەخرەدین کە بەڕێزیان پسپۆڕی بەرەمهێنانی میوەن زانیاری باشتر وەرەگرین. دکتۆر سڵاو لێ بێم کاتۆ باش. سڵاو لە بەڕێستان. زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ کاتی کە بە ئێمە بەخشی. دکتۆر ئەزانین ئێستا چەند جۆرێکی جیاواز لەونی هەیە ڕەنگە هەرێک لە ئێمە زانیاری ئەوتۆمان نەبێت سەبارەت بە بەکارهێنانی ئەم میوانە و سەبارەت بەوەی کە ئاخۆ ئەم میوانە سەر بە چه خێزانێکن ئەمێ دەستپێک لە گرنگی ئەمەوە دەست پێ بکەین بۆ نمونە چەندە گرنگە ئێمە ژوو وڵاتیانی هەرێمی کوردستان ئاشنا بین بەو میوە جیاوازانی کە لە وڵاتانی جەرەوە بوونی هەیە. لە ڕاستیە ئەم میوانە تازەن بەنسبەت ئەتوانم بڵێم کوردستان و بەنسبەت عێراقیشەوە و هەتا وەکو لە وڵاتەکانی دەوروپشتمان بە بۆنەی ئەوەی کە زۆربەیان لە ناوچە ئیستیوایەکان لەو شوێنانەی کەوا گەرمن لەوێوە بەرهەم ئەهێنر بەڵام ئێستا وەکەوەی کەوا بڵێ دنیاکە بووە بە دەیەکی بچکۆلە تەماشاکەی لە هەر وڵاتێکە بەرهەم هەبێت خەڵک ئەتوانێت ئەم برادرانە توانیویانە ئەم میوانە بهێنن بۆ کوردستان بەعام وەکو سەرەتا ئەگەر دەست پێ بکەین ئەو میوانەی کەوا ئیستیوائین دژە ئۆکسیدێکی زۆریان تایە کەواتە بەکارهێنانیان ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کەوا نەخۆشیەکانی وەکو شێرپەنجە کەم بکاتەوە و هەروەها کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کەوا دڵ بەهێز بکەن و بۆڕیەکانی خوێن پاک بکەنەوە و هەر ئەمانە وا ئەکاتکەوە لە زۆربەی ئەو وڵاتانەی کەوا ئەم میوانە بەرهەمێنن تەماشاکەی تەمەنیان درێژترە و پیربوونیان درەکتر دەرەکەوێت لە چاو وڵاتانی تردا. زۆر باشە دکتۆر ئێستا چەند جۆرێکی جیاواز میوە هەیە یەکێک لەو میوانە ئەمەیە کە لە بەردەستی منەیە پێم بڵێ ئەم میوەیە ناوی چییە پێویستی بە چه جۆرێک لە کەشوهەوا هەیە؟ ئەمە تەمان ڕامبۆتانە ڕامبۆتان لە ناوچە ئیستیوایەکانە ئەڕێ شوێنێکی گەرمی ئەوێ پێویستە لە شوێنێکا بێ پلەی گەرمای لە سیستانانەیەتە خوارد لە دەرەجەی ئەوی لەبەرەوە حەزی بە ڕوتوبەتێکی زۆرە لەبەرەوە بۆ ناوچەی خۆمان ناشێ بەڵام بۆ ئەو وڵاتانە لەبێ بەرهەمێنێت دارێکە کەمێتێکی زۆر ئەگرێت تەبعاً ڕامجوتان بەم شێوەیە تەماشاکەی ئەم توێکڵەی هەیە و لەناوە هێلکەیە وەکو هێلکە تەبعاً ئەو مادە لینجە بە دەوروپشتیایەتی ئەوەی ئەخوێ لەناوە تۆیەکی تایە تقریبا تامی وەکو تامی ترێوایە. زۆر باشە دەستە خۆش بە دکتۆریان. بۆ ئەوەی کە بزانین هاوڵاتیان تا چەند زانیاریان هەیە لەسەر ئەم میوە جیاوازانە لەسەر ئەم سەوزە جیاوازانە خواستی هاوڵاتیان چۆنە لەگەڵ فرۆشیارێکی زۆر بەڕێزا گفتوگۆکەم ئەویش کاکە بەختیارە کاک بەختیار سڵاو لێ بێم کاتۆ باش ببوورە لە کار و کاسبیشمان کردنم بەداوای لێبوردنەکەین. کاک بەختیار پێم بڵێ هاوڵاتیان کە هێنە ئەم دوکانی ئێوە تا چەند زانیاریان هەیە لەسەر ئەم جۆرە جیاوازانی سەوزە و میوە کە هەیە لە ڕێژەیەکی کەم هاوڵاتیان و زانیاریان هەیە لەسەر ئەم میوانە هەندێکی هەیە کە سەفەری کردو بۆ دەرەوە بینیوێتی هەندێک هاوڵاتیش هەیە تازە بینوێتی وا هەیە ئەڵێ ئەمە چییە ئەمە چی پێڵێن ناوی چییە ئەی ئیسفادەی چییە چ جۆرێکە ئەی چ وڵاتێکە لە چ شوێنێکەوە دێ زۆر پرسیار لەسەر شتەکانەکرێ هەیە
بە تایبەت دی ڕاست مەگرێ لەگەڵ شتەکان ناویتر هەڵیەگرێ یان سناپی لەگەڵاکە بۆ تر میوەکان جۆرا و جۆرن جۆری زۆرە باشە شتێکە بینم لە ئاوێ وەکو ڕێواز وایە ئەمە چییە ئەمەیان خێڵان ئەسپراگۆس ئەسپراگۆس بەکاردێ بۆ ناو مریشک بەکارێنن بۆ ناو هێلکە بەکارێنن یعنی ئاوا خۆی ناخوێت ئاوا بەتەنیان ناخورێت بڵێن زیاتر بەو شازە بەکاریان کە لەگەڵ مریشک و هێلکۆڕۆن و ئەم بینانە بەکار باشە بۆ ناو هەندێک زەڵاتە هەیە بەکارێنن زۆر باشە شتێکی تر هەیە ئەوەی تەنیشتی ئەمە چیە لە ئەمە قاچکی ئێلیکی پێڵێن بە چاینەوە دێت ئەمە قاچکە ئاسایەکانی تر خەڵکی ئەمە زیاتر بەکارێنە بۆ سەر زەڵاتە بۆ جوانکاری زیاتر بۆ زیینە بۆ خواردنیش ئەبێ هیچ کێشێشی هەیە بگرام خۆشتریشە حاڵاتیان بەکارێن چەند جۆرێک تریشی هەیە هەر لەم قاچکانە ئێستا جۆرێک ترێتی ئەمە جۆرێکی ترێتی ئەمە شێوازێکی ترێتی باشە هەمووی زۆری ئاشنان لەسەر ئەم جۆرە جیاوازانەی قارچک یعنی بە تایبەت دیێن بۆ ئەم جۆرە دوێنێ لە هەولێرەوە بە تایبەت داوان کردووە ئەلم قاچکانەمان بۆ بنێرە بۆمان نردون بۆ هەولێر لەوەی نرخەوە ئەمانە ئەتوانین بڵێن نرخیان زۆر گرانترشان کەمە نرخیشیان کەمە شتێکی زۆر ڕەمزی لە گەڵەوەی خۆمانە بە چەند ئێستامە ئەمە دانێکی بە 3000 زۆر باشە ئەوەی خۆشخانە درە بە 2000 بڵێ ئەمە زۆر باش ترتێت ئەم جۆرانە هەیە جۆری جوان بەختیار ئێستا بە لەسەر قاچکەکە قسە بکەین ئەم قاچکە جۆرە جیاوازانە ئێوە لە چه وڵاتێکەوە بۆتانێت هەمووی لە ئەمە لە سینەوە دێت هەر لە سەری شانوسرا بچینی لە سەری مستا زیاتر کەسانەی کە لێرە ژوشەکەن نیپاڵیەکان بەنگلادیشەکان کەیبێنن ئەڵێ واو ئەمە لە دەرەوە هاتووەمە چییە ئەی بەنەوانیش زۆر باشە شتێکی تر هەیە منش زۆر سەرنجڕاکێشە ئەمەیان چییە جۆری بێریەکانە گۆڵدن بێری باشە اینجا بۆ کەسانە کە کێشەی قۆڵۆنیان زیاتر هەیە چۆن بەکارێن دێمە هەر احتیادی پێش نافاردن بەیانیان دوو دەنێک سێ دەنکی لێ خوات وەکو لە پێش نافاردن نیو سەعات پێش نافاردن ئەو کەسانێک کە قۆڵۆنیان هەیە کێشەی مەعیدەیان هەیە بۆ ئەوانە باشە شتێکی هینە هەر ڕێگەڵی تەماتێ ناوی زۆر باشە کامیشی تقریبان زۆر چاکە ئەمە جەماعەتی بێریەکانە جۆری تر هەر بێریەکان ئەمە جۆری ترن لێرە ئەمە بلاکبێری ئەمە ڕۆزبێریە ئەوانەی کە کێشەی خوێنیان ئینتیهابی خوێنیان هەیە ئەمە و ئەم دوانە زۆر بەکاریان زۆر ئیسفادەی من لە هەر هەمووی زیاتر کە حەزم لێ بێ ڕێدگران بەڕاستی تامی زۆر خۆشە شێوەیە وەکو بەڵاڵ و پیلای خۆمان وایە ڕاستە وەکو بەڵاڵ و گوایە تامێکی ئاتۆزێت ترشیە و کەسانی کە حەزیان لە میوەیان نەمە بەکاربێنن زۆر باشە دەستە خۆش بێ ئەمەشیان هەرۆکێتی وایت گراندە هەر سپیە شێوەی عینەن ئەم وایە ئەمی شێوە تامی ئەم وایە عینەن تام زۆر خۆشە باشە دەستە خۆش بێ ئەمەیان چییە؟ ئەوان پێڵەن ستار فروت میوەیەکی مزرە بۆ سەر زەڵاتە بەکارێنن کە قاشقاشەی بڕن شێوەی ئەسێرەی دەرەکەی وەک ئەسێرە وایە شکل شێوەیەکی جوانە شێوەی ئەسێرەی دەرەچێت هەم بۆ جوانکاری هەم مزریشە مزرەمەنیە زۆر باشە باشە ئێوە لە دوکانەکەتانە ئەمانە بە کیلۆ ئەفرۆشنیان بەدانەژە بەدانە هەیە و هەندێک هەیە بە کیلۆیە هەندێک شێ بەدانەیە ئەمانە بەدانەوە نیە بەدانێ ئەم دانەیەکی وا بە 3000 زۆر باشە گەورە و بچووک گەورەکەی بە 3000 بچووکەکەی بە 2000 باشە ئەمە لیچی لۆجانەکەەوە لۆجانیشمان هەبوو کاک بەختیار بوو بۆ شمان ناکەیت و بزانین ناوەکەی چۆنە چۆن بەکارهێنرێت چونکە بەڕاستی ڕەنگە زۆر هاوڵاتی شەبێ بۆ هەر ئەمەی بینی بێ ئاوە نەزانێ ناوەکەی چۆنە بە شێوازەکە بەخۆ زۆر چاکە ئەمە شیرینە هی خۆبزانە شیرینەکەی چۆنە کاتە ئەم بڕگەیە فرسەت بوو بۆ من هەرچی میوە جیاوازەکانێت تاقیم کردەوە بە ئێوەی ئازیز ناخۆش هەماشتی ئەوی هەیە تقریبا هەمان ڕەنگ و تامینی ئەوی هەیە پێڵەن لۆجان
تامی زۆر خۆش بوو ئەم لیچیە ئەمە دڵنیام سوودی تەندروستی زۆریشی هەیە نییە زۆر زۆر ئەوە بەجێ هەڵین بۆ پزیشکە بەڕێزەکان کە دواتر پێمان بڵێن سوودە تەندروستیەکانی ئەم میوە جیاوازانەش چییە؟ ئەمە شەروەکەوەی ترە؟ ئەمە شەروەکو لیچیەکە و ئەوەی کە ئێستا بەکارمانێناوە ئێستا قسەی داواچێ زۆریشم پێ بڵێن بینەران بڵێن بڕگەی کرۆی تەمیوێت ئابێت بێ ببینەران ناخۆش و دەستی ئێوەش خۆش بێ کاتە ئێوەش ئەتوانن چونکە و کاک بەختیارەتی نرخیان زۆر گران نییە هەرێک لە ئێمە ئەتوانین هەر کەسێک ئەتوانێت هەر وڵاتێک بێت ئەتوانێت بیخوات هەیشە بۆ یەک جار بڵێن دێت تۆ ئەتوانی لە جاتەوەی هەمووی بە یەک جار بکڕی هەر جارە شتێک بکڕ نسبەیەکی کەم و شێوازێکین ئەمەشان پێڵەن ڕامبۆتان زۆر زۆر باشە دەستە خۆش بێ کاک بەختیار ئەمە پێش ئەوەی کە ئەم بڕگەیە تۆمات بکەین ئێوە لە کاتێکا کە ئامادەکاری تەماکرد و چەند ئەم جاکفرۆتی پێڵەن تا جاکفرۆت گرانترین میوەی گرانترین میوەی گیانە بەڵێ لەگەڵ دووریانە دووریانەکە شەر گرانترین تاکەمان ئەگەر هاوکارم بێ ئەمەمان پیشان بات ئەمە نرخی چۆنە ئێستا تقریبانەوە بای 130,000 بای 130,000 ناوەکەی بم شێوازەیە ئەمە پێکاتی ناوەکەیەتی کە بای 12,000 بۆ 15,000 زۆر باشە مادام ئەوەنە گرانە دڵنیام کە هەمزیکەی 9 کیلۆ دەرەچێداوە هەم تامی زۆر خۆشە دڵنیام هەم لەگەڵەوە ڕەنگە سوودی میوەی بەهەشت و بۆنی جەهەنەم ئەمە پێڵن بەڵێ ئەوەش و ئەمە شەر عینەشت ئەمە هەموو دەکار ئەمەشان تۆزە دڕکاویە ئەمان پێڵەن دووڕیان تەنانەت لە مەتاڕەکانیش نایڵن ڕاستەوخۆ ئاوا بێت ئللا بێت لە فلینەیەکە کە پسکرا بێت بە کە پسکراوی بێت چونکە بۆنی هەیە نابێت بۆنەکەی وڵاو بێتەوە لە ناو تایرە زۆر باشە میوەیەکی تریش هەیە ئەمە ڕۆزەپڵ بەڵێ ئەمە لە چ وڵاتێک بۆتانێت ئەوی شەری وڵاتانی باشووری ئاسیایە زۆر باشە ئەم جۆرەی تر جۆرێکی زۆر تام جیاوازوینە ئیکوادۆرە زۆربەی کادێ ئی شەریکەیەکی مۆز زوهینە دیلیمۆن شەریکەی دیلیمۆن جۆرێکی جیاوازە بڵێن هەم کۆمپانیایشی وابزانم زۆر گەورەوی نیشە لە تام و لە بۆنە فەرقی زۆرە ئەنەناسە بە تامی مانگۆ بە تامی مانگۆ ئەمە زۆرێشترە هەر لە ئەنەناس ئەمان ئەنەناسی بەیبی پێڵێن جۆرەکەی ئەمان گرانترە لەو گەورەیان تامیشی ئەمیش هەر بەلای مانگۆیە ڕۆک و ئەم بچووکترە لەگەڵ ئەمانە گرانترە لەگەڵ ئەم گەورانە ئەمان گرانترە لەم ئەم جۆرانە هەیە ئەمە جۆرێکترە ئەمان پێڵەن کیوانۆ شێوەی ناوی وەکو خار وایە ئێستا قاشیەکەین هەڕێک هێنن خار باش توانیت لە مودە لە جیاتی زەڵاتەوە بەکاربێنین ئەگەر زەڵاتی خارمان کردەوەیان بەکاربێنین ئەها ڕاستە وایە تامی بەس تامێکی خۆشی هەمیش تامی جیاواز ئەمە پێڵەن کیوانە ئەم میوانە زۆری هەیە هەندێک هاوڵاتان پێ ئاشنا نەبوون کە بینن تازەی بێنن ئەمە زۆرێکی ترە ئەمە شەرخ ئەینەن خەیار بەس ئەمە بۆ کەسانە باشە کە شەکریان هەیە ئەمە جۆرێکی ترە ناوی شێوەیە هەر خۆی وایە ڕێگێکی تاڵی هەیە و کەسانی کە شەکریان بەرز بێ ئەتوانن لەمە خۆن شەکرەکەی دابزن زۆر باشە دەستە خۆش شتێکی باش کۆمەڵێک زانیاری زۆر ورد زۆر باشمان زۆرێک لە هینی تریشمان هەیە ئەمەشیان زەردەچێت جوتیارە نمونونەکەی خۆشمان ئەمەی ئینتاج کردو و خۆشببختانە ئێستا لێرەش هەیە هاوڵاتیان زۆری هەیە وەکو چایی بەکارێنە بۆ ناو خواردن بەکار ومێ دەکەین ئەم جۆرە میوانش کە ئێستا لە وڵاتانی جەرەوەن هەر جۆرێک لە جۆرەکانی کە لەگەڵ ژینگی کوردستانە بگونجێ ومێ دەکەین جوتیارە نمونونەیەکانی خۆمان توانن لێرەش گرنگی زیاتی پێبن چونکە خاکێکی بەبیتمان هەیە وەکو کوردستان هەروەها جوتیارەکانیشمان زۆر شارەزا و زۆر لێهاتون دڵنیام ئەتوانن هەر بابەتێکیان لەبەر دەستا بێ بتوان بە باشترین شێواز بەهێنی بێنن زۆرێکترە لە کاهوو باشە ئەمە زۆرێکتری لە کاهوو ئەمەشان هەر ئەژنەبیە دێت بەس زۆر قورسە ئەمە کاهوویەکی جیاوازە تامیشی خۆشە لەو کاوانەی کرد
ئەمە شێوازێک تر هەر کاهوو ئەمەشیان یەک دەستە کاهوێک و ئەمەش تامخۆش و بۆ زەڵاتە هاوڵاتیان زۆر ئەم نەوعەتەم کەنکە هەم تازەشە جوانیشە هاوڵاتیان زۆر بەکارێنن بۆ این زۆر باشە دەستە خۆش بکاتە لە خزمەتە ئێستا با بەرەبەرە بچینە لای بەشەکانی تریش چونکە دڵنیام شتی تریشەیە ئەمەشمان با بیر نەچێ ئەمەش جۆرێک ترە لە کاهوو بە ئەوەی شارەزایم پێیاکرۆ کاهوو ئەوە نییە ئەمەش کاهووی فەڕەنسی پێڵێ کاهووی فەڕەنسی جۆرێک من ئەم نەوەم ئەشاین بڵێن گوڵی دەستی بووکەخان زۆر شێوەیەکی تامیشی جوانە. خۆش و زۆر جوانیشە تامیشی خۆشە بۆ زەڵاتە زۆر ئەمە لێرە بەرەم نایەت لێرە ئێستا لێرەش خۆشبەختانە ئینتاجی هەیە و شتێکی باش زۆر زۆر باشە ئەی ئەمەیان چێ کاک بەختیار ئەمان پێڵەن نەبک یا نەبووک باشە ئەمە وەکو مزرە سێوە هاوڵاتیانی جنوب زیاتر ئەمە وێ هەیە تامێکی شیرین و خۆشیە تەقریبا مزرە سێو تامێکی شیرین و خۆشیە هەتا زەردیش بێت تامی خۆشرا مەیلە و سوورە بێت تقریبا تا زۆر زۆر باشە تامێکی خۆش و ئەم بەڕادەوە کە ژمارەیەکی باش لە میوەی تایە میوە ئەجنەبی اینجا پێمان بڵێ کاک بەختیار لە چیەوە دەست پێ بکەین ئەم بەڕادە تۆ لە کامە لەسەرەوە بۆ خوارە لە خوارە بۆ سەرەوە وەڵام تۆجان ئەو ئێستا فێرم لەولا ئەوازام و جاک فروت دام لە میوانە چیتر فێرمی ئەمانەش ئەوە دراگۆنەکانە ژەزانم جۆری دراگۆنەکان ئەمەش قارچکەکانن ئەوە ئەمەشیان هەنجیرە هەنجیری دەرەوەی هەر هەنجیری ڕەش جوتاری خۆشمان ناتوانێت وەکو ئەمە هەڵیگرێت و بخاتە بازارەوە ئەمە چیە ئەوان گوێسەندە گوێسەندە و پاکراوە حازرە ئەتوانی یەکسەر بەکاری بێنی بۆ خواردن بەس لایلۆنەکەی ئەوڕیت و هیچی تر وەکو جەلیلی هاتون ئەمەشیان زۆرێ شر لە مانگۆی بەرازیلیە تامی خۆشترە لە مانگۆکانی تر بڵێ ئەمە زیاتر گەیوە تامێکی تایبەتی خۆشتری هەیە زۆر باشە اینجا بۆ ئەو کەسانەی کە حەزیان زۆر لە خواردنی تونە ئەمە بیبەری تونی تایوانی وەنیە کە لاوچێ یەک دانە لەم بیبەرانە بخۆتە خواردنەوە ئیتر بۆ یەک مەنجەڵ خواردن ناکات زۆر باشە چیتر هەیە ئەمەش هەیە پێڵەن گرانە دێلە ئەمە گرانە دێلای پێڵەن تامێکی شیرین و خۆشی هەیە وەکو پاچن فروتەکە وایە کە لەویانی شارمانە جۆری تریشێ میوە ئەمانە شەیە مە پێڵەن مانجۆستین شێوەیەکی جیاواز و ئەویش تامێکی زۆر خۆشی و هاوڵاتیانیش خواسی زۆر لەسەر هەیە ئەمە سایی بڕیم زانین زین چۆنە ناوە پێمە تامی چۆنە کاک بەختیارە من ترشە تامی شیرینە شێوەشی ئەڵێ سیرە باشە قەتە بۆ ڕۆژێک ئاوە کە ئەم میوانەتان نەبێ هاوڵاتیات بێت داوای یەکێک من میوە جیاوازانی کردبێ هەیە بە تەلەفۆن زۆربەی کات جاریوا هەیە تەلەفۆنەکرێت ئەڵێ ئەلەو میوەیمانەوێ ئەمە بخۆ ئەمە دوای ئەش تازار بوو شەبەگلەی لەسەر مەڵەن هەموو میوەکانی تاقیەوەشی لەسەر بەوەنیە تاخۆ ئەو دانە پشکۆلەیان هەڵگرتەوە تۆ ژێری تاقیکەرەوە من خواردوم بخۆم وەڵای زۆر بەتان باوی تری شێڵگرم نادەم دەستە خۆش بێت ئەی ئەمەی خوارەوە چییە؟ ئەمان پەتاتەیە مەجووتێرە نمونونەکەی خۆشمان هێناوێتی لەم جۆرە پەتاتە تقریبان تامی وەکو کەستانە وایە تامێکی خۆشی و شیرین ئەمە ئەتوانی بە کاڵیش بیخۆیت ئەشتوانی بیپیشێنی وەکو پەتاتە احتیاتی زۆر باشە بۆ مناڵی تازە ئەو مناڵانەی کە تازە بیکەی بە سوپ و ئەوانە زۆر زۆر بەکارێنن زۆر شتێکی جوان و تامیش خۆشە ڕاستە دەست و چاو خۆش بێت کاک بەختیار ئەمەش سالاک فروت یا سنیک ئەمەش تامێکی شیرین و خۆشەیە حاڵاتە شێوەی وەکو توێژی مار وایە ڕاستە هیوا هەندێک کەس پێ دێ دەڵێەوە چڵم هێلکەی مارە تامێکی خۆش و ئینیە ئەمیش ئەمی ژەشکێنم ئەوان مەشکێنە ئەوان تاقی ناکەمەوە دەستەکانە خۆش بێت مەشیاوتە شیرینە تامی؟ مە شیرینە
جاها باش تەکە لەسەر خۆم لابم کاک بەختیار نێران ئەم میوانە بۆیە ئاواشکێنین و پیشانی ئێوەیان بۆیە بۆی کێوی ئازیزی زانیاریتان هەبێ لە سەری کە بزانن ناوی میوەکە چۆنە بە شێوازێکە جا منیش لە جیاتی و تاقیەکەم ئەگەر ناخۆش و پێتان ئەڵەم میکڕم ڕازگویانە وڵات زۆر خۆشە من تامی ئێنە ناستەیە ئەمە تامێکی شیرین و خۆش زۆر زۆر خۆشە بێ ئێوە ناخۆش دەست و چاو خۆش بەکار بەخێرم کاتی بە ئێمە بەخشیمان دوو نەبن خۆشەویستان مێجەکەم نەبوو بێتینە هۆکارێک بۆ بێزارکردنی ئێوە ئەو میوانش کە تاقیمان کردەوە بە ئێوەی ئازیز ناخۆش لە نێو بازاڕەکانی کوردستانە وەکو خۆتان بینیتان جۆرەها میوە و سەوزەی جیاواز بوونی هەیە اینجا نرخەکانیشیان زۆر هێندە گرانین کە هەرێک لە ئێمە نتوانین تاقییان کەینەوە و بیان کڕین. بۆیە ئومێدەکەم لەم بەرگەیە توانی بێتمان کەمێک زانیاریمان بە ئێوە بەخشی بێت تا بینینەوەی تر ڕۆژێکی خۆشمان.